ئەمڕۆ ئاماز دەکردنەوەی بنکەی سێمی جوازاتی سلێمانیە لە دەڤەری ڕاپەڕین و شاری ڕانیە بۆ خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین. سوپاسی هەموو بەڕێزانە دەکەین کە هاوکار و پشتیوان بوون لەکردنەوەی ئەو ناوەندە گرنگە کە بۆ خزمەتی هاوڵاتیانە جارێک کە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. اليوم طبعا جدا سعيدين بافتتاح هذا المكتب. ئێمە زۆر خۆشحاڵین بەکردنەوەی نووسینگەی پاسپۆرتی ڕانیە کە بەشێکە لە بەڕێوەبەرایەتی کاروباری پاسپۆرت سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامە. ئێمە هەمومان هاتوین بۆ ئێرە. من لەلایەن خۆمەوە بە نوێنەرایەتی بەڕێز وەکیلی ئەقدەم دکتۆر عاقیل خەزعەلی هاتووم. پشت بەخوا ئێمە و بەڕێوەبەرایەتی کاروباری پاسپۆرت گرنگیەکی ئێجگار زۆر بەم نووسینگەیە دەدەین و لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژدا پاسپۆرت دەدرێتەوە بە هاوڵاتیان. ئەوەش وا دەکات کە ئەم نووسینگەیە بارگرانی زۆرێک لەسەر فەرمانگەکانی پارێزگا کەم بکاتەوە. کردنەوەی ئەم نووسینگەیە کارئاسیانیەکی زۆرە و پشت بەخوا چەندین فەرمانگەی تر لە هەرێم دەکەینەوە و زۆر مەبەستمانە خزمەتی هاوڵاتیان بکەین لە باکوورەوە بۆ باشوور. راح يشوفون الانتاج راح يكون خلال 3 أيام أو 4 أيام.